لارێکی دواخراوی خولی خوار 21 ساڵانی عراق و لە ئاستی یەکەم و لە کۆمەڵی یەکەم هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەفت کرد. تیپی سێبەریانەی هەولێر دەرفەتی پێشەنجی بە سەرکەوتن لە پێش بوو، هەر بۆیە لە نیوە یەکەم لە نەفت باشتر دەرکەوتن و لە گۆڵ تۆمارکردن نزیکتر بوون، بەڵام لێی سەرکەوتو نەبوون. نەفتیش ناوە بەناوە بەهێرشی هەڵگەڕاوە وەڵامی هەبوو، نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لانیوەی دۆم و لەگەڵەوەی هەولێر باڵادەستر بوو، بەڵام ڕێژەی هێرشەکان کەمتر بوون. نەفتیش هەوڵی گۆڵێک و سەرکەوتنی دەدا، هەردوو تیپ لە تەواوی کاتیارێکە نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و یاری بە ئەنجامێکی نەرێنی و بەیەکسانی کۆتایی هات. ئەمە دیاریمان کردووە 5 یاری لە یاریگای خۆمان 5 لە دەرەوەن. ئەو 5 یاری لە دەرەوە یاریگای خۆمان کردیتمان، چواری براوە بووینە، یەکی تعادل بینە، یعنی بە 5 یاری 13 خەڵمان کۆ کردەوە. ئەو 5 یاریگای خۆمان تەنها 5 خەڵمان کۆ کردەوە، یعنی ئەوە جاری یەکەم، یعنی یاری یەکەممانە لە یاریەکانی یاریگای خۆمان موفق نابین، یعنی باش یاری دەکەین، فورسەی وەردەگرین بەس گۆڵ ناکەین. سەبەبەکەش چییە؟ دەتوانم خاڵک لە خاڵەکان تەرکیز یاریزانەکان لە یاریگای خۆمان بگەڕێتەوە سەر باوکچیان براچیان برادری کامیراوە نازانم، یعنی ئیشی لەسەر دەکەین بەس هەر موفق نابین لە یاریگای خۆمان. ئەگەر بمان بڕەوە ئەو یاریە داهاتنە سەردارە. بەڕاستی ئەمە لە یەکەم دەقا لۆ برنەوە هاتبووین، سارتی سڕشمان پێوە دیار بوو لە هەردووگێ. بەڕاستی فەریقی نەفتیش فەریقەکی باشە، ئیزعاجە بە خاڵەکیش رازینە، الحەمدوللا دەمانتوانی سەرکەوتنش تۆمارکەین، فورسە زۆرمان هەبوو، بەڵام قەدەری خۆیە ئینشاڵڵا قەرەبوو یەکەینەوە. بەم شێوەتی پیخوار 21 ساڵانی یانەی هەولێر بووە خاوەنی 18 خاڵ و لە پلەی دووەمی کۆمەڵەکەیەتی. نەفتیش 9 خاڵی هەیە و 8 مە. حوسێن محەممەد کەناڵی پێام، هەولێر.